یحیە سینوار چۆن پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوەدا دروست دەکات. ئەو کۆدانە چین کە سەرکردەکەی حەماس لە زیندانەکانی ئیسرائیلەوە فێریان بووە. ڕۆژنامەی وۆڵ ستریت ژۆرناڵ ئەمڕۆ سێشەممە 7 ئەیلولی 2024 لە راپۆرتێکدا ئاشکرای کرد کە هەواڵگرەی ئیسرائیل تا ئێستا نەیتوانیوە بگاتە یەحیا سینوار سەرۆکی بزوتنەوەی حەماس و هیچ زانیاریەکی لەبارەی جم و جۆڵەکانیەوە نییە. ڕۆژنامەکە لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە سینوار سەر لە هەواڵگری ئیسرائیل دەشێوێنێت ئەو سیستەمێکی پەیوەندیکردنی زۆر کۆن بەکاردێنێت کە لە ماوەی زیندانیکردنیدا پەرەی پێداوە ئەمەش لە تۆڕی چاودێریکردنی پەیوەندی ئیسرائیل دەیپارێزێت. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوەش کراوە هۆکاری سەرەکی ئەوەی کە سینوار شوێنەکەی نەزانراوە ئەو سیستەمی پەیوەندیەیە کە بەکاری دێنێت. هەروەها ئەو بەڕادەیەکی زۆر خۆی لە تەلەفۆن و نامەی کورت و پەیوەندی ئەلکترۆنیەکانی دیکە بە دوور گرتووە کە ئەمانە دەتوانن وا بکەن لەلایەن ئیسرائیلەوە شوێن پێی هەڵبگیرێت. پەیامی نهێنی و هێما و دەستنووس لە راپۆرتەکەدا هاتووە سینوار سیستەمێکی ئاڵۆزی پیت و هێما و تێبینی دەستنووس بەکاردەهێنێت کە بەما ئۆپەراسیۆنەکانی حەماس ئاراستە دەکات تەنانەت لە تونێلی ژێرزەمینەکانیشەوە کەمترین پەیوەندی ئەلکترۆنی بەکاردێنێت. ڕۆژنامەکە دەڵێت ئەم شێوازە هەواڵگری سەربازی ئیسرائیلی سەرقاڵ کردووە کە ئەوان دەیانەوێت بە هەر نرخێک بووە ئەندازیاری هێرشە سەربازیەکەی 7 ئۆکتۆبر بدۆزنەوە کە یەحیا سینوارە. بۆیە بەلای ئیسرائیلەوە کوشتن یان دەستگیرکردنی سینوار دەبێتە سەرکەوتنێکی گەورە بۆ ئیسرائیل و کۆتایی بە شەڕی 11 مانگەی غەزە دەهێنێت. راپۆرتەکە دەشڵێت سەرەڕای کۆنتڕۆڵکردنی کەرتی غەزە بەڵام هەواڵگری ئیسرائیل نەیتوانیوە هیچ شتێک لەبارەی سینوارەوە بدۆزێتەوە کە لە سەرەتای جەنگی غەزەوە لە هیچ کوێیەکی غەزە دەرنەکەوتووە. بەڵام بەرپرسانی سەربازی ئیسرائیل هێشتا پێیان وایە کە سینوار لە ناو تونێلەکانی غەزە خۆی حەشارداوە. سیستەمی پەیوەندیە کۆدکراوەکان کە سینوار بەکاری دەهێنێت کارەکانی سوپای ئیسرائیلی دواخستووە بەوەی کاتێکی زۆری دەوێت بۆ کردنەوەی کۆدەکان. ئەمەش کاتێکی گونجاو بۆ سەرۆکی حەماس دابین دەکات کە بەر لەوەی هەواڵگری ئیسرائیل دەستیان پێی بگات شوێنەکە بەجێ بهێڵێت و بیگۆڕێت. کاتێکی گونجاو بۆ سەرۆکی حەماس بۆ دەربازبوون لەو شوێنە دابین دەکات پێشەوەی بگاتە ئەو شوێنە. سینوار و ئەزموونی لە زیندانەکانی ئیسرائیل نامەیەکی ئاسایی دەستنووس دەگەیەنرێتە دەست کارمەندێکی متمانە پێکراوی حەماس دواتر بە کۆمەڵێک نامەبەری دیکەدا تێدەپەڕێت کە هەندێک جار بەشێکیان هاوڵاتیانی مەدەنی غەزەن. لەگەڵ هەر نامەبەرێک کۆدێک دەگۆڕدرێت تا دەگاتە دەستی نامەبەرێکی دیکە. ئەمەش ئەو سیستەمی نامەبەریەیە کە کاتی خۆی سینوار و هاوڕێکانی لە زیندانەکانی ئیسرائیل بەکاریان هێناوە. بەپی راپۆرتەکە دوای کوشتنی هەنیە و لە تارانی پایتەختی ئێران و ساڵح عەروری لە بەیروت سیستەمە کۆدیەکانی پەیوەندیکردن و نامە لەلایەن سینوارەوە زۆر ئاڵۆزتر بوون. بۆ نمونە لە کاتی کوشتنی هەنیەدا پەیامەکەی سینوار لە ڕێگەی پۆستەوە گەیشتووە بە سەرچاوە عەرەبیەکان کە دوای نزیکەی 7 کاتژمێر لە کوشتنی هەنیە گەیشتووە بە میدیاکان. تەلەفۆنی زەمینی لە تۆنێلەکاندا ئیسرائیل 10 ساڵ لەمەوبەر بۆی دەرکەوت کە حەماس سیستەمێکی تەلەفۆنی زەمینی لە تونێلەکاندا داناوە. ئۆپەراسیۆنی لیوای شمشێر لە ساڵی 2008 کە حەماس وای ناو نابوو شکستی هێنا هەوڵێک بوو لەلایەن ئیسرائیلەوە بۆ تێکدان و لەناوبردننی سیستەمە تەلەفۆنیەکەی حەماس کە تا ئێستاش سوپای ئیسرائیل هیچ لێدوانێکی فەرمی لەسەر ئەو ئۆپەراسیۆنە نەداوە. لە سەرەتای شەڕی غەزەدا نێوەندگیران چەندین کەسیان بۆ کەرتی غەزە ناردووە بۆ ئەوەی لەگەڵ سەرکردەکانی بزوتنەوەی حەماس لە ڕێگای پەیامە کۆدکراوەکانەوە هەماهەنگیان هەبێت سەبارەت بە دانوستانەکان. بەڵام دەرکەوتووە کە سینوار لە ناو خودی تونێلەکاندا سیستەمێکی کۆدکراوی جیاواز لەوەی سەر زەوی هەیە لە نێوان سەرکردە سەربازیەکانی حەماس پەیڕەو دەکات. ئەمەش هێندەی دیکە گرفتی بۆ هەواڵگری ئیسرائیل دروست کردووە. راپۆرتەکە ئاماژەی بەوە کردووە کە سینوار هەندێک جار ناوی ئەو کەسانەی لە زیندان لەگەڵی بوون بەکارهێناوە بۆ شاردنەوەی ناسنامەی ڕاستەقینەی خۆی. یەحیا سینوار 22 ساڵ لە زیندانەکانی ئیسرائیل بووە و لە ساڵی 2011 لە چوارچێوەی ڕێککەوتنی شالیت لە نێوان حەماس و ئیسرائیل ئازاد کراوە. لەو کاتەی کە لە زیندانیش بوو سینوار پەیوەندی لەگەڵ هاوڕێ زیندانیەکانی دیکەدا دەکرد. بە گوێرەی زانیاریەکانی ناو راپۆرتەکەی وۆڵ ستریت پەیوەندیکردنەکەش لە ڕێگەی هێما و وشەی کۆدەوە بووە کە ئەمەش هەمان میکانیزمە کە سینوار لە ئێستادا بۆ خۆت زینەوە لە هەواڵگری ئیسرائیل بەکاری دەهێنێت.